بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی خۆشەویست لە بەرنامەی بەفەڕ لە هەرکوێیە گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت. سپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی. درود و سڵاو و میهرەبانی خوا ئەخوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری سالار و پێشەوامان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم و بۆ سەریار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت بۆ سەر دڵ و دەرونی ئێوەی عەزیز و خۆشەویستیش لە هەرکوێیە گەن. بەڵێ خۆشەویستان، ڕۆژی دەی 12 ڕۆژی جیهانی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ و ئێمە ئەمڕۆ لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام یا بە بەراوردکاریەکی نێوان ئەم دوو تێگەشتن لەم دوو ئایدیایەم جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ و هەراستنی مافەکانی مرۆڤ لە ئیسلامی پیرۆزدا بەرنامەیەک پێشکەشیەوەی عەزیز و خۆشەویست دەکەین تا چەند ئاینی پیرۆزی ئیسلام پارێزەر و پێدەری مافەکان بووە بە مرۆڤ و لە چۆن لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری پێشەواماندا صلی الله عليه وسلم پێگەیەکی بۆ مرۆڤ و پاراستنی مافەکانی کردوتەوە و ئەو جیاوازیانە چین کە لە نێوان جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ و ئاینی پیرۆزی ئیسلامدا هەن. دیدی عیرفان و ئەخلاق لە بەرامبەر مافی مرۆڤ و پاراستنی مافی مرۆڤ یا گەورەی مرۆڤ لە نێو عیرفانی ئیسلامی و عیرفانی ئیسلامیدا چۆن چۆنیە و کامانەیە ئەو پێگانەی کە عیرفان بە مرۆڤ و مافەکانی مرۆڤیداوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نوعمان محەممەد دڵماس بەڕێوەبەری ناوەندی هەژانم کردووە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابتان. زۆر بەخێر بی. مامۆستا دەیمانگ ڕۆژی جیهانی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ بوو. مافی مرۆڤ لە نێو ئەم جارنامەیەدا جەنابتان چ خوێندنەوە و پێناسەیەکیتان بۆی هەیە و تایبەتمەندیەکانی ئەم مافانە چی لە نێو ئەم جارنامەیەتەوە چه جیاوازیەکیان لەو مافەیە کە لە ڕابردوودا هەبووە باس کراوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سپاس بۆ جەنابتان و هیواداری ئینشاءڵڵا بەرنامەیەکی ڕێکوپێک پێشکەشکەین و ئەو چەند ساتەی هەیە هەندێ ڕوونکردنەوەی باش بدەین. تەمەن باسێکی تقریبەن فرەڕەهەند و فراوانە. من ئەگەر وەکو دیرۆکێکی مێژووی ینی پێشینەیەک باسکەم کە باسی ماف تەمەن لە سەردەمی پێشووتری شاهر هەبووە، سەردەمەکانی پێشووتر، هەم لە ناو شارستانەتی ئیسلامیە هەم لە دەرەوە شارستانەتی ئیسلامی باسی حەق کراوە، ینی حەق ینی بۆ ئیعتیبارێکە کەسێک یا مەسەڵەن کۆمەڵی خەڵک مافیان هەبێ. بەڵام ئەم جارنامەیە چی بوو؟ ینی ئەم جارنامەیە کە مەسەڵەن لە ساڵی 1948 پەسەند کرا و ئێستا بۆتە وەسیقەیەکی عالەمی، زۆرە لە وڵاتەکان وەکو پێوەەر سەیرەکەن و وەکو پێوەەر سەیر ئەکرێت بۆ ڕادەی گەشە سندوی، ڕادەی مەسەڵەن ئەوەی کە ژیان لەوێ محتەرەم بێ ئاوا حتا لە وەکو پێوەەر سەیر ئەکرێت بۆ داڕشتنی یاساکان، ینی مەسەڵەن ینی وا پێش فەرزەکە ئێستا وایە پەرلەمان یا مەسەڵەن لایەنی تەشریعی وڵات پێویستە ئەو یاسایانەی دایە ڕێژێ پێچەوانە نەبێ لەگەڵ بەندەکانی جارنامەی جیهانی مافی مرۆڤ. بۆیە بۆ تشتێکی عالەمی هەرچەند ئیلزامێتی با بڵێن قانونی نییە، بەڵام وەکو وەسیقەیەکی عالەمیە کە حسابی بۆ کرێەوە حقیقەت ئینجازێکیشە لەسەر ئاستی جیهان. بە کورتی ینی هەر حەزم کرد ئەوە باسکەم ئەم جارنامەیە بۆ زەق بوویەوە یا بلەم تەوقیتا بۆ دروست بوو. ینی کورتەکەی هەر ئەوەیە کە دوای سەردەمی ڕۆشنگەری، دوای ئەوەی کە بەتابەتی لە ڕۆژ ئاوای زەمین تەتەورات و پێشکەوتنێک ڕوویدا، تەکنۆلۆژیا لە ئاستێکە هاتە پێشەوە، تقریبەن ڕەوڕەوەی ڕووداوەکان بەرەوە چوو ڕۆژانە خەڵک هەروەکو ئێستا ژوایە تەکنۆلۆژیای تازە، مەسەڵەن ڕەفاهیەتی تازە، ینی ئەوەی کە خەڵک دوای دروست بوو هەستەکرێ ئیتر ژیان بەرەو خۆشگوزەرانێکی تەواو ئەچێ. ئێمە ئەو پێداویستیان سەرەتایانەی کە کاتی خۆی مرۆڤایەتی گیری خواردەوە بەدەستێت تا پەیە کرد، ئێستا ئاسانتر پەیە ئەبێ وردە ڕووناکی پیا بوو، شت پیا بوو، مەسەڵەن ئەمانات بۆ ئاراوە تقریبەن خۆشحاڵیەک. ئەمە فەیلسوفەکان باسیەکان لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا دنیای داگیر کرده بوو کە خۆشحاڵێکە ئەمە وجا ئەمە مەغزای فەلسەفی زۆرە کە ئەیانوت ئیتر ئەمە ئەو بەهەشتەیە کە لە دینی مەسیحیشا باس کراوە، تەمان باسی ئەوروپایە، ینی ئەوەی کە ڕۆژێک هەیە خەڵکە چێتە بەهەشت و نیعمەت زۆرە و ئاوایە ئەوانە ئەنوەتە هەر لەسەر زەوی تحقیق بووە تاوا هاتوتە دی. تەنانەت ئەم فکرەیە ئەوە بەهێز بوو، علمی کەلامی مەسیحی، ئیلاهیاتی مەسیحی لەو سەردەما کەوتە ژێر تەئسیری ئەم فکرەیەوە. وتیانە بێ ئێمە جۆرێکی تر سەیری ئینجیل بکەین و ئەوە یان جارێکتر دای ڕێژینەوە بیزەبت لەوە چێ ئەوەی عیسا
سەلامی خوای لێبێ وعدی بە ئێمە داوە ڕەنگە هەر ئەمە بێ لە ئاخر زەمانە ئێمە پێی بگەین یعنی وەکوڵێ ئەم خۆشخەیاڵیە ئەم شادومانیە وەکو بڵێ چۆن ئینسان لە خێوێکا بێ خێوێکی خۆش ببینە حەسبا خەبەری نەبێت شتێکی ئالۆ بابەتە بوو بەڵام لەپڕ کە جەنگی جیهانی یەکەم و دواتری جەنگی جیهانی دووهەم ڕوئەدا وەکوی کەسێک وەکو ئێستا وتم لە خێوێکی خۆش هابێ و لە پڕ بە خەبەری بێنیتەوە لەپڕ خەڵک ڕاچڵێکی وتی ئێمە بەتەمای چی بووین باسی بەهەشت بوو بەهەشتێک بوو کە هاتوۆتەوە ئەم سەرزەمینە لە ڕۆژی دوایی یانی هەر هاتووە خۆ هاتووە بۆ ئێرە ئەم جەنگە یانی چی ئەم ماڵوێرانە یانی چی ئەم ملیۆنەها مرۆڤ کوشتنە یانی چی ئیتر ئەمە تەمعان من مەبەستم نییە دیوە سیاسی شتەکەی باسکەمەوە ئەوانە پەیوەندی بە بەرنامەکەەوە نییە دیوە فەلسەفیەکەی دیوە ئایدیایەکەی زۆر قورس کەوت لەسەر ئینسانی غەربی و ئینسان بەگشتی لە عالەمە چونکە هەخۆ شەڕەکە هەر لە غەربانەوە و طبعا دوای ئەمە ئیتر بە چەند ساڵێک دوای شەڕی جیهانی یەکەم چەندەیەک دیسان شەڕی جەنگی جیهانی دووهەمیش ڕوئەدا ئینسانەکان بەگشتی طبعا ئەوە لێ دواتر ئەگەر دەرفەت بوو باسەکەین مەرج نییە ئەم مۆسیقیە تەنها غەربیەکان واتە خەڵکی ڕۆژئاوا بەشدار بوو بێ لە سیاغەکردنیا وان نییە تقریبا ئەو قسە تەواو دەقیق نییە ڕەنگە ئەوان بەشیان زۆر بوو بێ بەڵام تقریبا هەموو جیهان بە جۆرە لە جۆرەکان بەشدارە لە سیاغە و لە داڕشتن و لە بە ئەنجام گەیاندنی ئەم جارنامەیە جا قسەکە لێرایە بۆ مەسەن لەوە چێکە پرسێ بۆ پێشتر ئەم وەسیقەیە نەکرا ئەمە بوو ینی ئەم سیاقەیە ئەو سیاقەی کە مرۆڤ گەشت بۆ حاڵەتی زۆر خۆش لە ژیان وا تەسەووری ئەگەر کە ئەمە بەهەشتە لە پڕ ئەم خەوەی لێ تێکچوو سەیریکرد نەخێوان نییە ئێمە هەر مرۆڤە درڕندەکەی جارانین و خراپتریش ئەسڵان ئەو تەکنۆلۆژیایی وامانزانی بەهەشتی پێ دروستەکەین تەکنۆلۆژیاکە ئەبێتە مایەی ماڵوێرانێکی خراپتر لە جاران چکە جاران مەسەلەن شمشێرێ بوو زەلامێکی پێکوژرا ئێستا بۆمبی ئەتۆمی دروستەکرێ میلەتێک بە کاملی لە ناوەچێ بۆیە هەوڵەکان و بیرکردنەوەکان هەم جددیتر بوون هەم چڕتر بوونەوە لەسەر ئەوەی کە ئێمە حسابێ بۆ ئەمە بکەین باشە و ئەگەر بکرێ ئەمە ڕاگرین بۆیە تقریبا ئەکرێ بڵین ینی هەر لە دێباجەی جارنامەکە هاتووە سێش تەرکیزی لەسەر کراوە وەکو بڵێ وەکو ئەساس وایە بۆ ئەم جارنامەیە ئەوش باز لەوە کراوە ئەگەر بمانەوێت ئازادی فەراهەم بێ بۆی کەس ینی نەچەوسێنرێتەوە وە کۆیلە نەبێ و ئەگەر بمانەوێ عەدالەت بەرپا بێ و ئەگەر بمانەوێ سڵحی جیهانی کە لە هەمووی مهمترەواتە ئاشتی لە جیهانە بەرقەرار بێ ئەم کوشت و کوشتارە نمێنێ ئێمە پێویستە جەخت بکەینەوە لەسەر کۆمەڵێ مافی تاک یعنی ئینسان وەکو ئینسان بەدەر لە هەر ئیعتیبارێکی تر یعنی تاکێک وەک خۆی بەدەر لەوەی ئافرەتە یا پیاوە مسلمانە یا مەسیحیە مەسەلەن پێستی زەردە یا پێستی ڕەشە یا پێستی سوورە یا مەسەلەن هەرچی هەیە بەبێ هیچ ئیعتیبارێک ئینسان وەکو عەرە بەڵێ ئینسان بیما هو ئینسان مادام ئینسانە هەر وەکو خۆی کە ئەبێ لە دایکە بێ بە ئینسانی ئەبێ کۆمەڵە مافی بۆ دابین بکرێ یا بۆ بناسێنرێ لانی کەم کە ئەمە ئیتر نەکرێتە جاوزکرێ چونکە پێشفەرزەکە ئاوایە ئەگەر مافی تاک ئابەم شێوەیە دابین نەکرێ و نەناسێنرێ نە ئازادی فەراهەمە بێ و نە عەدالەت بەدوایە دێ و نە ئاشتیش لە جیهانە بەرقەرارە بێ یعنی ئەمە ئەکرێ بڵێن ئەم دوو هەڵا گەورەیە کە مرۆڤایەتی کردی جارنامەیە توانی ئەم سێ بنەمایە بەدی بێنەوە بڵێ لە سەر ئەرزی واقع پێشکەشی مرۆڤایەتی بکە جاوە دواتر ئەکرێت تعلیق بین لەسەرەوە بەڵام جوابەکە بە کورتی بەپێی ئەوەی کە بە شێوە ئایدیالەکە لە ناو جارنامەکە هەیە نەخێت لەسەر ئەرزی واقع بە تەواوەتی ڕەنگی نەداوەتەوە بەڵام ئەبێ بزانین مرۆڤایەتی هەنگاوی گەورەشی بڕی دوای ئەوە بۆچی مەسەلەنێکە لە نمونونەکان ئەوەیە هەتا تقریبا سەرەتاکانی سەدەی 20 کۆیلایەتی هەر هەبووە لە جیهانە ئیتر هەر لە منتیقا بە جۆرە لە جۆرەکان هەبووە لەو چێ شوێنەکەم بوو بێ زیاد بوو بێ لە ئەمریکا خۆیتر ئاشکرایە مەسەلەن خۆ ئەو کڕین و فرۆشتنی بەندە و کۆیلانە خۆ هی سەردەمی نوێە خۆ پێشتر نییە ینی زۆر دوور نییە مەوزوعی کۆیلایەتی هەتا سەرەتاکانی سەدەی 20 کۆیلایەتی هەر هەبوو بەس ئێستا هەستەکەی ئیتر تقریبا نەماوە یعنی کەم بۆتەوە لەوە چ لێرە بووتر ئیسدراک بکرێ بڵێن ئەخ کۆیلایەتی بە جۆرێکی تر هەیە ڕاستە ئەم قسەیە دروستە مەسەلەن باسی کۆیلایەتی ئینسانەکانەکرێت بۆ کۆمپانیا زەبەلاحەکان و هەر کۆیلایەتیش کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناڕاز هەیە بۆ ئەم دەسەڵاتدار و دەرەبەگانی کە زانزانانی هەتا دەرەبەیش نین شتێکی ترن یعنی المهم ئەمە هەیە جۆرێکە لە چەوسانەوە جۆرێکە لە کۆیلایەتی بەڵام کۆیلایەتیە ئەسڵێکە با بڵێن ئەو کۆیلایەتی کە کەسێک ڕێزم هەیە بۆ بەرنامەکە بەڵامی تر ئاوایە کەسێک وەکو ئاژەڵێک براوە ملی گیراوە لە بازار فرۆشراوە ئەمە تقریبا ئەمە نەما یعنی ئەمە هەنگاوێکی مهم بوو چکە تقریبا هەزاران ساڵ مرۆڤ وا بوو یعنی لە زۆر شوێن ئەمە باس کردووە
هەر خەڵک ینی ئەو شتە ئەوە وەک بەدیهی وەرگیراوە لە سەردەمی کۆنا ئەم مۆزوعی کۆیلایەتیە. ئەفلاتون بە ئەفلاتونی خۆی ژیاننامەکەی بخوێنیتەوە دوو جارە یا سێ جارە ئەم فەیلسوفە کراوە بە کۆیلە لە بازار فرۆشراوە خۆی باشە دوایی ڕزگار بووەوە تەمان یا ڕای کردو یا شتێکی لەو بابەتە بەس خۆی لە فەلسەفەکە یا دژایەتی کۆیلایەتی ناکە یعنی خۆی تاڵای کۆیلایەتەکەی چەشتووە بەس دیتر وەکو شتێکی بەدیهی وەرگیراوە ئەم مۆزوعە ینی هەزاران ساڵ مرۆڤ لەسەر ئەمە ڕۆشتووە کە وەکو هەر لە دنیای ئیسلامە هەبووە لە دنیای لە هەموو شوێنە هەبووە یان لە دنیای مەسیحیەت هەبووە تەنانەت مەسیحی لە دنیای مەسیحیەت دوای ئەوەی کە جارنامەیەکی تر هەیە باسی ینی وەسیقەیەکی نێودەوڵەتیە بۆ پێش جارنامەی جیهانی مافی مرۆڤ بۆ منعی ڕقە ینی بۆ ڕێگریکردنە لە کۆیلایەتی لە دنیای ئیسلام پێشوازی لێکرێ بەگشتی ینی مەسەلەن مەرجع نابینینەوە دژایەتی بکە هەم بە دینی و هەم سیاسیش بەس ینی پاپەکانی ڤاتیکان بەڕێنبەری ئەوەستنەوەڵن چۆن شتی وابێ نابێ ئەمە شتێکە هەیە ینی پیاوانی کڵێسا وەکو بڵێ پێشتر تەقریریان کردووە کە بەشە لە خەڵک بێ کۆیلە بن ینی ئەوە لە دنیای ئیسلامە ئەمە ئینسافە ینی من بەزەوە نیە تعلیق بین لە هیچ لە دنیای ئیسلامە ینی بەرگریەک نەبوو ئەسڵ پێشوازی لێکراوە لە دنیای ئیسلامە تێڕوانینی بۆ جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ ئایا ئیسلام کتومت ئەو سی خاڵەی قبول کرد و بە شتێکی باشی زانی جا حەزم جوابی ئەوە بوو بەس ئەم سیلسیلەی کە عەرزم کردی تەواوی کەین قسەکە لێرایە ئەم ئەوەی کە جەنابەت فەرمووت ئایا ئەم ئاشتی جیهانیە ئەم مەسەلەن ئازادیە ئەم عەدالەتە ئایا جێکەوتەکەی وەکو خۆی بە تەواوەتی دەرکەوت لەسەر ئەرزی واقع جوابەکە نەخێرە ئاشکرایە ینی بەتایبەت ئەگەر ئێمە لانی کەم سەیری ئەم ناوچەی خۆمان بکەین بە وازەحی ئەمە بینین کە ئەمانە جێبەجێ نەبوو بەڵام من هەرویستم ئەوە بڵێم نمونەی کۆیلایەتەکەمان لەوا هێنا شەوتی گەورە واتە هەنگاوی گەورە نراوە ئەمەش کەم نییە لە ڕاستیە ئەبێ ئینسان وەریگرێ جا ئێستا پرسیارەکە ئایا مافەکانی مرۆڤ مەسەلەن توانیوێتی بە تەواوەتی بەرجەستە ببێ لەسەر ئەرزی واقع ئەوەی کە پێشتر وتمان ینی تەقریباً وەکوتمان ئەمە هەنگاوێکی گەورەیە نراوە بەڵام ئەبێ شتێکی ترمان بیر نەچێ ئەوش ئەوەیە کە مامەڵەی دنیای ئیسلام ئەوە پرسیارەکە جەنابەت ئەوەیە مامەڵەی دنیای ئیسلام بە ئاماژەیە کەوتمان پێشوازی لێکراوە بەگشتی بەس هەرسی بەندەکە وەرگیراوە و هەر هەمووی جێبەجێ کراوە مەرج نییە بۆچی چونکە ئەسڵەن هین بووە ینی تقریبا ئەم بابەتە تەفسیلێکی هەیە ینی ئەگەرمانێت لە ڕووی نەزەریەوە باسیکەین تەفسیلەکە ئەوەیە کە ئێستا باسەکرێ جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ لەژێر ڕۆشنایی دینێکی دیاریکراوە نەنووسراوە واتە لە دەقە دینەکان وەرنەگیراوە نە مەسیحی نە ئیسلامی نە مەسەلەن هیچ جوولەکە نە هیچ خیبرەی پێشتری مرۆڤایەتی بۆ کۆبەتەوە و ئەمەی لێ دەرچووە و ئەو وەکو عەرزم کردی ئەو ئەزمونە تاڵە بوو کە هەبوو لە ڕاستیە جا بۆیە تەبیعیە ینی بەعزێ شت ببێ یا بەرخورد و مامەڵەی مسلمانان ئەگەر باسی ئیسلام بکەین مەسەلەن چەند ئاستێ بە خۆیە ببینێ ئەگەر لێرە ئێمە باسی ئەوە بکەین کە کاتێک بەراوردێک ئەەکەین لە نێوان ژارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ سیماندەکە لەگەڵ ئەوەی کە لە ئیسلام هەیە هەق وایە بیکەین بە سێ بەشەوە هەر بۆ لە ڕووی ئینسافیشەوە هەر ئەمە باشە بەشێک لە مادەکان یا لە بڕگەکان کە هەیە لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ بە هەمان شێوە لە ئیسلامیشا باس کراوە و جەختیشی لێکراوە ئەرۆک خۆی مەسەلەن حەسەب و نەسەب لە دینی ئیسلامە حسابی بۆ ناکرێ فلا ئەنساب بینەهم ولا یتەساءلون مەسەلەن ئەوەی کە کەسێک کوڕی کەسێک بێ ئەم کوڕبوونی ئەو کەسە هیچ فەزیلەتێکی پێ نادا وانە مەسەلەن بەوازحی هەم لە قورئانە ئەمە دیارە هەم لە سونەتی پێغەمبەران درودی خوای لێبێ ئەمە دیارە مەسەلەن چەند جار پێغەمبەر درودی خوای لێبێ شیرینترین ڕۆڵەی خۆی کە فاتیمەیە بەکاری هێناوە لە ئیناڵێ ئەگەر فاتیمەش ئەو کارە بکە هەر ئەوەی لەسەر جێبەجێ ئەەکەم کەواتە حەسەب و نەسەب کێ کوڕی کێ کێ کچی کێ ئەوە هیچ ینی تەئسیری نییە ئەوە لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤیشە هەیە باسی مەسەلەن یەکسانی و کۆمەڵە شت و ئەمانە لە ئیسلامیشا جەختی لێکراوە لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤی جەختی لێکراوە باش ئەمە بەشێکی ئەوەیە کە لە ئیسلامە هەیە ینی ئیسلام زۆر احتیمامی پێداوە وەکو دین وەکرێ لە دینەکانی تریشا هەبێ جارنامەی جیهانی لێ بێدەنگە ئیتر نەنەفی کردووە و نە جێگیریشی کردووە ئەمەیان زۆرتر ناوناوەوانەی لەسەر ئەم مەسەلە قسەکەن بە مافە معنەویەکان کە لەوە چ بکرێ مەسەن لە دیوە عیرفانەکە لێرا قسە بکەین بۆ نمونە مافە معنەویەکان وەکو چی وەکو ئەوەی کە لە دینی ئیسلامە زۆر جەخت لەسەر هیم کراوە تۆ جەنابیش ئاگاداری ئەزانی ئەوەی کە مەسەلەن غیبەت گوناهێکی زۆر گەورەیە وانە
ئەمە ئازاردانی معنەوی کەسێکی ترە خۆ ئەو کەسە لەو کاتە کە مەسەن من و تۆ باسی ئەەکەین لێرە نییە مەسەوانە بەس هەم ئازاردانی لایەنی معنەوی خۆمانە ئەگەر ئەگەمان لە خۆمان نەبێ و هەم ئازاردانی ئەویشە چکە لە قورئانە دیارە چۆن تەسویر کراوە خواردنی گۆشتی براکەتەیانی شتی تر مەسەن نمونەی تر هێنراوەتەوە ئێستا زەواجی مەسەلەن هاوڕەگەس مەسەن پیاو لەگەڵ پیاو ئافرەت لەگەڵ ئافرەت کە ئێستا لە ڕۆژئاوا هەیە و هەندێکیش لێرە ماوەی قسەیان لەسەر کردویان و با ببێ ئەوانە لە چیە لە چوارچێوەی ئازادیە ئەم نمونە ینی ئەم نمونە دیاری کراوە جوزئیە لە جارنامەی جیهانیە باز نەکراوە نەبڵێ ببێ یان نەبڵێ نەبێ هیچ بەڵام دینەکان ئەمەیان باس کردووە ئەمەیان دینە ئاسمانیەکان هەمویان متتەفقن لەسەر ئەوەی کە ئەمە دروست نییە و نابێت لەبەر چی لەبەر ئەوەی کە ئەمە لە کەرامەتی ئینسان کەمەکاتەوە و ئینسان ینی وەکو بڵێ سیبغەی ئینسانێتی دائەبەزێنێت نەک لە ڕووی جەستی یا لە ڕووی فیزیکی یا لە ڕووی مافەمەدەنی و شتەکانیەوە نە لە ڕووی معنەویەوە جارنامەی جیهانی سیفەتی ینی تەبیعەتی وەکو قانون وشت وایە لە ڕووی سیاغەوە قانون خۆ باسی شتی معنەوی ناکە ئێستا مەسەلەن جەنابەت بڕۆ لە مەحکەمە بڵێ فڵان کەس غیبەتی کردوم خۆ عقوبە و شتی نەکەوێت مەسەڵەن وانە بۆ چکە شتی معنەوین ئەم بابەتانە ڕەبتی بەوەی شتێکی دەر هەیە ئەمە ینی فراوانە بێتەوە نامێ بەزەرە نمونە بڵێم مەسەلەن شتێک هەیە کە لە دینا زۆر ئیشی لەسەر کراوە بە شێوازی جیاواز ئەوش ئەوەیە کە تۆ هەوڵ بە ئازار ینی ئازار نەگەینی بە بەرامبەر یانیش ینی ئەوەی کە نەبیتە مای بیماری و نەخۆشی بۆ بەرامبەرەکەت لە دەروون ناسی ئەمە زۆر باس کراوە یعنی تو جاری وایە تەنها قسەی ئەیگەڕیتەوە من قسەی بۆ جەنابەت ئەیگەڕمەوە ئەو قسە هەر قسێکی تەبیعیشە بۆ ئەیگەڕمەوە ئەو قسە ئەبێتە مای بیماریەکی دەرونی بۆ جەنابەت باشە مەسەلەن لە دینا باسی ئەوە کراوە کە ئەگەر کەسێک هەواڵی خراپی لابوو ئەم هەواڵە خراپانە نەگەڕێتەوە حتا باسی خەو کراوە لە حەدیثا هەیە پێغەمبەر دووخوا لە بێ فەرمێ ئەگەر خەوی خراپتان بینی مەیگەڕنەوە بۆچی چکە تەئسیرێ ئێستا دەروون ناسی ئەوەی پێوترێت دەروون شیکاری دەروون شیکاری شتێکی تر باس تەمەنەمە زۆرە نمونەی نامەوێت زۆر بێنمەوە دەروون شیکاری باسی ئەوە ئەکا کە ئێمە دوو بەشمان هەیە هەم شعورمان هەیە و هەم لا شعورمان هەیە وانە ئەمە خەڵک هەمووی ئێستا ئاگاداری ئەمەیە دەروون شیکاری نوێ ئەڵێ لا شعور مەساحەکەی لە ئینسانە زۆرترە تا شعور ئەڵێن لە 100 تا لە 120 باشە ئەمە ڕوونکەمەوە کاتێک کە من هەواڵێکی خراپ بۆ تۆ ئەجێڕمەوە ئیتر لەوە لە هەر ڕوویەکەوە ئەم هەواڵە خراپە لەوە لەسەر شعوری تۆ هیچ کێشەیە بۆ تۆ دروست ناکە بەس ئەچێتە لا شعورەوە دەروون شیکارەکان ئەڵێن ئیتر مەرج نییە ئەم قسە لە 100% جوابێ بەڵام قسەی تازەی ئەمڕۆیەمە ئەڵێن ئەو مۆزوع هەرمێنێتەوە لا شعوری ئەو ئینسانە لە وەختێکە پەنەیا بۆ برادەرە بۆ کەسا هەر یعنی وەکو نەخۆشیەک هەر ئەمێنێت چۆن ڤایرۆسێک ئەچێتە گیانی ئینسانەوە مەرج نییە لەو کاتا لەو لەحزەیە هیچ دەرکەوێ بەس لە کاتی گونجاوی خۆیان زەرەرەیە لەو جەستەیە ئەوەش هەر ئاوە جا ئەمان شتی معنەوین وطبعا لەوە ئەگەر ئینسافیش بەخەرج بێن ینی تەبیعەتی جارنامەکە وایە لەوە ینی نەتوانێت ئەوە لە خۆ بگرێت بەڵام قسمان ئەوە بڵێن جۆری دووەم ئەوەیە کە کۆمەڵی حقوقی معنەوی لە دینەکانە بەتایبەتی لە ئیسلام باس کراوە کە هین نەکراوە ئەگەر سێهەمیش بڵێم دوای جەنابەت هین بکەیت بەعزێکی تر هەیە کە ئێستا ئەمە قسەی بڵێن بەتایبەتە کوردستانی خۆمان و ساحەکەی و مناقەشەی لەسەرە ئەوش ئەوەیە کە بەعزێش لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ هەیە هەستەکەی لە ئیسلامە عەکسەکەی هەیە یا ئەم دووشتە متەناقیزن واتە پێچەوانەی یەکترن و ئیتر ئەمە کراوە مەسەلەن لەلایەن ئەو کەسانەی کە بەداخەوە ئایدۆلۆژی توندن واتە یا دژەدینن یا حەزیان بە دینەکان نییە ئەمە زەقەکەنەوە مەسەلەن ئەوەی کە مافی ژن لە ئیسلامات چۆنە مافی مناڵ لە ئیسلامات چۆنە مافی مەسەلەن بێدین کەسێک مسلمان نییە کافر چۆنە مەسەلەن چۆن مامەڵی لەگەڵ ئاکرێ و ئەمانە مەسەلەن اینجا ئافرەت شایەتی چۆنە مەسەلەن میراتی چەنە ئەمە ئەم بابەتانە بەس ینی ئینساف وامان پێڵێ کاتێک کە بمانەوە بەراورد بکەین ئەم سیانە باسکەین ینی بەشێکیان ئەیڵێ مۆجارێکتی بەشێکیان هەردوو لا متتەفقن وەکو یەک پشتگیری بابەتەکە ئەەکەن بەشێکیان ئەسڵەن لە دینا باس کراوە لە جارنامەکان هاتووە بەشی سێهەم ئەوەیە کە هەستەکەی دژایەتێک هەیە لە بینە ئیتر ئەمە تەفسیلێکی هەیە ئەگەر کاتی بەرنامەکە شتێکی دیکەژەیە کە لە جارنامەکە گرنگی ڕایەتی پێدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامێکێکە لە گوناهە گەورەکان مەسەلەی لە باربردنی مناڵ کە لە جارنامەکە ڕەوایەتیەدا بە دایک و باو کە لە مناڵ لە باربردن شتێکی یاساییە و ڕێیان پێدراوە بەڵام لە ئاینە ئەمە یەکێکە لە دژایەتیەکانی مرۆڤ و شکاندنی کەرامەتی مرۆڤ یا بە جۆرە لە جۆرەکان بە قەتڵ ناوبراوە زۆر باش ماوەسا بنەما فەلسەفیەکانی ئەم جارنامەیە چین یا ئەم جارنامەیە تا چەند پشتی بە بنەما فەلسەفیەکانی فەیلسوفانی ئەوروپا بەستووە بەڵێ
طبعا پێش بنەماکان حەزەکەم تایبەتمەندیەکانیشی باسکەم ئەم چییە ئەم جارنامە یا ئەم جۆرە لە ماف شتێک کە وەکو خاڵ یەکەم باز ئەکرێ وەکو تایبەتمەندی ئەم مافەی کە لەم جارنامە هەیە ئەوەیە کە ئەڵەن ئەم مافانەی کە ئێمە داوە ناو مافی سروشتین یعنی ئەڵەن تەبیعین یعنی چی مافی سروشتی یعنی پێش قانونیش مناقەشەیەک هەیە لە فەلسفەی قانون و تەشریعە ئایا قانون حەق دروستەکە یا حەق خۆی پێشتر هەیە قانون تەوزیحی ئەدا یا دەلالەتی لەسەر ئەکا لەمە نیقاشێکە ینی لە شوێنی خۆیان کراوە بەڵام ئەم تەوەجوهە لێرە ئاوایە کە ئەم مافانە مافی سروشتین یعنی چی سروشتین بە نمونەی سادە من باسی کەم یعنی ئەوەی کە لەگەڵ ئینسانایە لەسیقە عەرە بەڵێ لەسیق واتە لکاوە بە ئینسانەوە لێ ناکرێتەوە ئەوە نێ مەسەلەن کەسێک پێمان بدا ئێمە بڵێن دەست خۆش بە ماڵە ئاوا بێ ئەم مافە هەر هی خۆتە ینی وەکو زانیشی من نمونە زۆر جار ئەمە مێناوەتەوە گەر نمونەکە دروست بێ وەکو پێستی ئینسان ینی ئەم پێستەی کە ئێمە هەمانە پێستی خۆمانایی خۆمان نییە لکاوە پێمانەوە یا نەلکاوە ینی کەسێک هەیە بڵێ بەڵام ئەم پێستم بە تۆ داوام بڵێ ئێمەش بڵێن سوپاس دەکەین ماڵە ئاوا بێ کە پێستەکە لێ نەسەندوینەوە شتیوان نییە بۆ چونکە من بەوە نوعمانم مەسەلەن من بەوە ئینسانم تەواوی خۆمە ینی هی کەسێک حتا لەوە چە بەدایک و باوکیشمان ناڵێن سوپاس کە ئەم پێستە داوە بە ئێمە یا ئەم مووە داوە بە ئێمە یا ئەم باڵایەت داوە بە ئێمە شتێکە ڕەبتی هەیە بە ینی لەسیقە بەخۆتەوە شتێکی سروشتیە بە زمانی خۆمان پێڵێن خواداوە ینی شتێکە کە خوا یاوێتی ئەوە یەکێکە لە ینی سیفاتەکانی یەکێکی تر ئەوەیە کە شاملە واتە زۆربەی مافەکانی گرتوۆتەوە ینی ئەوەی کە ڕەبتی بە ئینسانەوە هەیە ینی ئەوە نەبێت جەختی لەسەر یەک لایەن کردێت مەسەن بەس مافی مەدەنی بەس مافی سیاسی یا بەس مافی خێزانی ئەم شتانە نه زۆربەی مەسەلەن ئەگەر دەرفەت بوو باسێکی بابەتێکی تریان ئەوەیە کە تەکاملیە یعنی چی ینی یەکتر تەواوکردن یعنی ناکرێتەوە بڵێ من مافی ئەوەت پێ ئەدەم کە بەس تعبیر لە بۆچوونی خۆت بکە بەڵام مافی ئەوەت نییە مشارەکەی سیاسی بکە یا مافی ئەوەت نییە چۆن زەواج بکە یا ئەمە ناکرێ ئەوە ئەم تەکاملی ئەبێ یەکتر تەواو نەکەن پێ ناوترێ ماف چونکە ماف کرد ناکرێ ئەبێ پێکەوە بن هەر هەمووی خاڵێکی تریان ئەوەیە کە خصوصیات ئەوەیە تەسەڕوفی پێوە ناکرێ ینی ئەوەی کە پێشتری ڕوون کردەوە ینی کەسێک ناتوانێت دەستکاری بکە ئیتر ئەوەی دەستکاریەکە زاڵمە ئەوە چۆسانەوەیە بنەماکان کە ینی ئەم مافانەی لەسەردا ڕێژراوە لە ڕاستیە وتراوە ئەسڵی سەرەکی ئەم مەوزوعە بریتە لە کەرامەتی ئینسان هەتا ئەو لیژنەیە کە تەکلیف کراون یا ئەو شخصی کە تەکلیف کراوە کە فەیلسوفێکی بریتانیا وتوێتی من ئەم شتانە لەسەر پێشفەرزێکی خۆمدا ئەڕێژم ئەم مافانە کەس نابێ پرسیار لە پێشفەرزە بکە ئەو پێشفەرزەش ئەوەیە کە من ئەم مافانە بۆ ئینسانێکی مکەڕەم ئەنووسم ینی ئینسانێکە کە کەرامەتی هەیە بواتە ئیتر کەسی تر ناتوانێت لەمە بپرسێ بڵێ باشە ئێمە بۆ کەرامەتمان هەیە یا بۆ ئێمە مکەڕەمین ئەم پرسیارە وەڵامی نییە ئەمەمان بۆکو ئەساس و بنەما وەرگرتووە و مافەکان لەسەر ئەو بیناتێن یعنی چی ینی ئەو مافانە ئەبێ خزمەت بەوە بکەن ئینسانی بەڕێز و مکەڕەم دروستکەن ئینسانێک دروست نەکا کە کەرامەتی بڕوشێنرێ لە جیهانە قسەکە ئەمەیە بەڵام تەعاً ئەگەر تەفسیلی بێت تقریباً چەندانەیە کە من هەر ینی ئەیانڵێم یەکێکیان بریتێ لە حڕیەت یەکیان بریتێ لە عەدالەت یەکیان بریتێ لە مساوات کەرامەت لەگەڵ چاوپۆشی و یەکتر قوبوڵکردن و هاوکاری ئەم پێنجەیە بەڵام ینی ئەگەر یەک تۆز من بۆ چوونم وایە و هەندێک کەسیش هەروایان وتووە یەک تۆز وردی کەیتەوە هەمویان ئەشتە ناو ئەسڵی کەرامەتەوە بۆچی چونکە ئینسان ئەگەر ئازادی نەبوو ئیتر کەرامەتی کام هەیە ئەگەر ینی لە سیستەمێکی دادپەروەرانانە ژیا و بە دادپەروەری مامەڵەی لەگەڵ نەکراوە ئەو پەڕی ئیهانەیە بۆ ئینسان عەکسی کەرامەت چییە ئیهانەیە ئێستا ئێمە خەڵک مەسەلەن بێزار و بێتاقەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی باسی کوردستان نەکەین هەر بۆ چییە لەبەر هەست بە ئیهانەکە ئەوە ژیان نییە ویتیایە خۆ ڕەنگە لە ڕووی ئابووریشەوە نان هەبێ بیخوا بەستر ئەوە کەی ئەو سیاقەیە کە مەسەن وڵاتە خەلیجەکان خۆ لە ڕووی ئابووریەوە کێشیان نەکێشیان ئەسڵەن لە ئەوروپا خۆشترە وانە ینی وەکو ڕەفاهیەت لەو پەڕەیە لەو پەڕی ڕەفاهیەتان بەڵام ینی لە ڕووی سیاقی ماف و بەعزێ حساب و کتابەوە فەرقی چێ لەگەڵ وڵاتەکانی فەرقی نییە لەوە چە خراپتریش بەجاری وایە کەواتە ئەمە مەوزوع ئیهانەیە مساوات عینیش تۆ ئەگەر جیاکاریت کرد لە نێوان کەسێکە مەسەلەن زۆر جا ئەمنم هێناوەتەوە من ینی من ئەچمەوە بۆ ماڵەوە دوو مناڵم هەیە سێ و مەدەستەوەیە دوان ئەیان بە یەکیان یەکێکیان بە ئەویتریان باشە ئەمە هەر شهودی ئەخلاقیشی پێڵێن حتا مناڵیش هیچیش نازانێ ئەوەی کە یەک سێوی دراوەتێ بەمەرجە حەزیان لە سێوە بێردووکیان بڵێ ئەوەی یەک سێوی دراوەتێ ئێتراز ناکە یەکسەر ناڕزایی دەرنابڕێ ناڵێ باوکە باشە بۆچی ئەو دوان من یەک
ئەوە جۆرێکە لەو شعور بە ئیهانەیە، ینی بۆ من ئەو جیاواز بین لە حاڵێکە ئەگەر هیچ کامیان سێویان پێ نەبێت کەس هیچ ناڵێن، کەس ناڵێ ئەرێەوە بۆ سێومان پێ نییە، چونکە ئەسڵەن ینی سیاقەکە وایە کە گلەی لە ئارانیە. هەروە ئەوانی تریش تەزامن و تەسامح و مڵین هاوکاری شتەکەش هەر بۆ جۆرەیە. بۆیە کەرامەت ئەو ئەسڵەیە کە هەموو مافەکانی تاجێ ئەبێتەوە و جارنامەکە هەر ڕاستە بۆ نووسراوە. ئەمە ئەو شتەیە کە ئەگەر حەزت کرد باسیکەین ئەو شتەیە کە دینەکان خزمەتیان کردەوە. يعني ئەمە مەسلەیەکی مهمە هەر لە قورئان سیرکە هەر لە مەسەلەن سنەتی پێغەمبەران درودی خوای لێ بێ و حل لە دینی مەسیحا لە دینی مەسەلەن یەهودا بە جۆرە لە جۆرەکان هەمووی جەخت لەسەرەوە کراوەتەوە کە ئینسان مکەڕەم بێ کەریم، ینی خوای گەورە کەریمە، سیفەتی کەریمی هەیە، ئینسانێکی دروست کردووە کە ئەم ئینسانە نابێ موهان بێ مەگەر خۆی وا لێ بکە، ینی خۆی بەدەستی خۆی وا لێ بکە. جاگەر پێت خۆش بوو ئەکرێ لەسەرەوە زۆر باشە، پێم خۆش بوو لەم ڕوانگە یام لەم دەواازەیە بچینە نێو ئاینی پیرۆزی ئیسلام و یا ئاینەکان بەگشتی کاوان بێگومان هەزاران ساڵ پێش جاڕنامەی گەدۆنی مافەکانی مرۆڤ باسییان لە مرۆڤ و شێوازی ژیانکردنی مرۆڤ و کۆمەڵێ بنەمایان داناوە بۆ من لە ئیسلامە 5 بنەمانمان هەن بۆ پاراستنی ئابووری و عەقڵ و دین و خوێن و نەسەبی مرۆڤ کە کۆمەڵێ زۆر شتی دیکەشمانن. ئاینەکان چۆن باز لە مافی مرۆڤ بەگشتی و ئاینی پیرۆزی ئیسلام بەتایبەت چۆن باز لە مافی مرۆڤ و پاراستنی مافەکانی یەکەنەوە. مەڵێ خۆی ئەوێ وەکو چۆن پێشینەیەکمانوت لە ڕووی تاریخیەوە بۆ جاڕنامەکە ئەگەر هەر بە یەک دوو دیێڕێکیش بێ ئەو سیاقە بڵێن کە ئیسلامی تیا هات بێگومان. ینی سیاقەکە چۆن بوو؟ سیاقەکە هەر بە کورتی ئەوە بوو کە تاک لە دەرەوەی قەبیلە وجودی نەبوو، ینی ئینسان وجودی ئینسان ئەو وجودە بوو کە لە قەبیلەکەی خۆی وەرێگرت، خۆی بۆ خۆی هیچ نەبوو. و ئاشکرایە ئەمە مەسەن سەیری شعری جاهیلی بوو کۆمەڵە دیراساتی زۆر قوڵ هەیە هەری تازەش کە ئەمە ڕوون و ئاشکرایە، ینی ئەمە بەعام هەموو ئینسانەکان بە ژن و پیاوە بەبێ جیاوازی. اینجا کە هاتیتە سەر مەسەلەن مەوزوعی ژن و پیا و ئاشکرا بوو کە ئافرەت چۆن مامەڵەی لەگەڵ کراوە و لە باشترین حاڵەتە ئەوە بۆ وەکو کاڵا سیر کراوە و ئەسڵ مافێکی نەبووە هیچ، ینی توانای هیچی نەبووە مەگەر ئافرەتێک لە بنەماڵەیەک هاو بێ وەکو ئیسنا خۆی هەبوو نمونەیەوانش هەبووە، بەڵام بەگشتی ئافرەت کاڵایە بووە، ینی بۆ خزمەتی پیا و بۆ هیچ ئەوەیەکی نەبووە. تەنانە لە میراتیا دراوەژن، ینی وەکو چۆن مەسەلەن کەلوپەل لە میراتیا تەوزیع کرا ئافرەت لە میراتیا تەوزیع کراوە وەکو کاڵا حسابی بۆ کراوە. ئیتر ئەوە مافی سیاسی و مەسەلەن تعبیری ڕێئی و شتانە نەبووە بۆ چونکە عەرزم کرد، ینی ئەسڵی مەسەلەکە هەرەوە بۆ ئینسان لەناو قەبیلەکە وجودی بووە، تاک خەڵک کەوتون هینیان بەجێهێشتووە، قەبیلەیان بەجێهێشتووە چوون لە بیابان ژیاون وەکو عنتەرێ عەبسی و کۆمەڵە خەڵکان مەسەلەن لە شوعەراش باسەکرێن و ئەوانە بەسترەوە دەگمەن بوون و ئیتر ئەوەش وەکو بڵێ شتێکی ئەوە بووە جیاواز بووە و ئەمە لە شارانە بوون چکە ئێمە بازی شارە چکە تۆ ئەگەر خۆت بەتەنیا بژی لە شوێنەکان مافی چی شتی چی مافێ لە ئارانیە. لەم سیاقا کە وەکو بڵێ ئینسان وجودی نەبوو، ینی وجود بۆ معنای کەوتمان پەیامی ئیسلام دێ نقطەیەکی مهم، من نامەوێت شتی فقهی زۆر باس کەم، خاڵێکی گرنگ کە جەختی لەسەرەکاتەوە ئەوەیە کە مەسئولیەت فەردیە وكلهم آتيه يوم القيامة فردا. باسەکە باسی ئەوەیە کە تۆ ڕوبەڕووی خوا ئەبیتەوە و بەتەنیا ڕوبەڕووی ئەم خوایە ئەبیتەوە. ئیتر لێرەوە زاتیەتی ئینسان وەکو خۆی وەکو تاک دروست ئەبێ، ینی وەکو چەمکیش دروست ئەبێ پێشتر نەبووە بۆ جۆرە. جایتر وازنەوە بێنە ئایا ئەم تاکە دوای مافەکانی چۆن بوو لە ڕووی سیاسی و ڕووی مەدەنی ئەوانەوە جارێ مەگەرە ئەوە جارێ ئێمە وتمان سیاقەکە هەروە بوو تاک خۆی لە دەرەوەی قەبیلە بوونی نەبوو. ئەم مەسەلەیەکی قوڵ بوو، ینی ئەسڵا ئینقیلابێ بوو کە پێغەمبەر درودی خوای لێبێ کردی. ئیتر ئەم مەوزوعی مەسئولیەتی فەردیە وای کرد کە هەموو ئینسانێک بۆ خۆی حسابی خۆی هەبوو. هەر بۆیە ئەوەی پێشتر وتمان حەسەب و نەسەب کە لە قەبائیلی عەرەبیە حسابی لەسەر کراوە مەسەلەن لە زۆر مامەڵا ینی بۆی ئەگەڕانەوە لە ئیسلامە باز لەوە کرا کە ئەم بابەتە ئەسڵ و ساسێکی نییە بۆ چونکە فلا أنساب بينهم ولا يتساءلون. بعد باسی ڕۆژی جاری ئەم مەوزوعی ڕۆژی قیامەت بە تایبەتی وەکو ئەسڵێ و ئیمان بەخوا ئەم دوانە ئەم شتەی لای ئینسان زۆر قوڵ کردەوە کە ئینسان وەکو خۆی تاک بە دەر لە دایک و باوکی. ئاخر تۆ حیکمەتی ئەوە چیە؟ مەسەلەن لە قورئانە لە چەند شوێنە ئەیبینی جەنابەت ئەفەرمێ يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته. ئەخۆمە هەر بۆ ترساندن نییە لە ڕۆژی قیامەت، شتێکی تریشی دروست کرد. ئەمە زۆر مهمە. ئەویش ئەوەیە کە ئینسان خۆی شتە خۆی بەتەنیا وەکو خۆی وەکو ذاتی خۆی
ئاینەکان ئەمە نقطەیەکی تر ئەوەیە کە خی گەورە لە قورئانەوە لە تەورات و ئینجیلی شامار هەیە باسی تەکوینی ئادەمەکە ئادەم چۆن دروست کراوە فەنەفەخت فیه من ڕوحی باشە اینجا هەستەکەی بە تەنیا دروست کراوە بەجیا لە مەخلوقاتی تر باس کراوە کە دروست ئەکرێ جا ئەمە یەکێک چەند لەوە چێت تۆزە لادانێک هەبێ لە بابەتەکە جیاوازی ئەم نەزرەیە بۆ ئینسان کە خەلقی ئینسان چۆنین بووە چونکە ئەوەی کە تۆ ئاوا تەسەورکەی خوا ئینسانی بەدەستی خۆی دروست کردووە و لە ڕۆحی خۆی کردەوە بەلام ئینسانە ئەمە ئەو پەڕی کەرامەت و گەورەیە بۆ ئینسان وانی ینی بەجا لە هەموو مەخلوقاتی ترکە هەیە ئینسان بە تایبەتی دروست کراوە ئەگەر بگەڕێتەوە بۆ نەزەری داروین هەر ئەو کتێبەی کە کراوە بە کوردی ئەسڵ ئەنواع بنەمای جۆرەکان نازان بە کوردیەکەشی هەیە لە چەند شوێن لەو کتێبە ئەمە جەخت لێ ئەکاتەوە داروین ئەڵێ ئەو فکرەی تەمان مەسی فکرە مەسیحێکەیە ئەو فکرەیە کە ئەڵێ ئێمە بە جیاواز دروست کراوین ینی ئێمەی مرۆڤ چکە داروین ئەڵێ نەک ئینسان جیاوازنێ لە خەڵک ئەسڵەن عەفو لە ئاژەڵەکانی تر ئاژەڵەکان بەعزێکیان زۆر لە ئینسان باشترن لە ڕووی بایۆلۆجیەکە باسی کردووە ئەڵێ ئەو فکرەیە کە ئەڵێ ئێمە بە جیاواز دروست کراوین ئەوە ئەسڵ و ئەساسی ینی زۆر جەخت لەو فکرە ینی لەو فکرە ئەدا ئەو فکرە دینەکەی تەمان باسی دین ناکە بەس ئەڵێ بەس لە دینە ئەمە هاتووە کە ئێمە جیاواز دروست کراوین فەرقمان هەیە لەگەڵ مەخلوقاتی تر باشە ئەمەی کە ئێمە بە جیاواز دروست کراوین خوای گەورە لە ڕۆحی خۆی فوی پیا کردوین و ڕۆحی خۆی پێداوین ئەمە ینی ڕێزگرتن و پێگەدان نییە بەم ئینسانە جا ئەگەر وا بێت ینی شتێک ئەوەنە بە ڕێز بێ هەر بە دەر لەوەی بگەڕێتەوە بۆ ئەحکام و شت کەسێک کە لەمە تێئگا و باش مامەڵە لەگەڵ ئەم دراوە خواییاکە چۆن ئەتوانێت تەعەدا بکاتە سەر ئەو شتە جوانەی کە خوای گەورە بەدەستی خۆی دروستی کردو مافەکانی لێزەوت کە ئەزێتی بە بیکوشێ مەسەلا وانە چیرۆکی دوو کوڕەکەی ئادەمیش سەلامی خوای لەبێ هەر لەو سەرەتاوە لە قورئان و لە کتێبەکانی تری شاباس کراوە هەر جەخت لە مەوزوعەکەنەوە ئەمە ینی تەفسیلە ئەگەر بچینە ناوی کورتەکەی ئەبێ بەوەی کە ئەمەوێ بڵێم ئەو ئەساسانەی کە دواتر ئەبێ بە ئەساسێک و ئەبێ بە فەرهەنگ لەسەر ئاسی جیهانی و جەختی لێکرێتەوە بۆ چەسپاندنی مافەکان ئەتوانین زۆر بە ئاسانی بڵێن ئاینەکان و بە تایبەتی ئاینی ئیسلام لە فۆرمەلەکردنیان لە هێنانەکایەیە لە جەختکردنەوەیە لە ناو کۆی ئینسانیەتە ڕۆڵی گەورەی هەبووە چۆ عەرزم کردی ینی ئینسان هەر خۆی وجودی نەبووە وەکو خۆی ئەم کردی بە ئینسانێکی تاک مەفهومی فەردی دروست کرد بۆیە لە ڕاستیە ئەگەر ئاوا بۆ ئەم بابەتە بڕۆین بە وازەحی ئەبینین بۆ ئینسافیش بەخەرج بێن هەر نەدینی ئیسلام هەم دینی مەسیحی و هەم دینە ئاسمانیەکان بەگشتی ینی بەشدار بوون لە مەوزوعە و ئەمە بوو بە ئەساس بوو بە فەرهەنگێکی جیهانی کە دواتر هەم ئەخلاقیاتی لەسەر بیناکرا و ئەم ئەساس ئەخلاقیانەیە لە ڕاستیە کە دین تەغزیە کردووە بوو بە ئەساس و بنەما بۆ ئەم مافانەی مرۆڤ زۆر باش مۆستەفا ینی ئەوەندەی کە کاتمان ماوە باز لە عیرفانی ئیسلامی بکەین یا بە شێوەیەکی گشتی عیرفان چی لەبارەی مرۆڤ و خۆشویستنی مرۆڤ و مافەکانی مرۆڤ یا پاراستنی مافەکانی مرۆڤەوە دەڵێ بە تایبەت عیرفانی ئیسلامیە ئەو چەمکە عیرفانی و ئیمانی و ئەخلاقی کە لە ئیسلامە شۆڕ بۆتەوە و لە عورەفا و زانایان و زاهیدانە باسی مرۆڤیان کردووە بەڵێ جا بە پێی ئەوەی کە باسمان کرد لە هینا لە باسی ئیسلامەکە و لەقەد کەڕەمنا بنی ئادەم بە سەراحە دەڵێ قورئانیانی تۆ خۆ هیچ هینە هەڵ ناگرێ لە عیرفانی ئیسلامیە ئەمە زۆرتر کەوتۆتەوە ئەکرێ ینی ئێمە مثلا لە طریقەیەکی تەسەوف و ئەوانە بۆ طریقەیەکی تەسەوف ئەمە فەرقە بەس ئێمە ئەسڵەکە باسەکەین ینی ئەوەی کە هەر زهنیەتەکە لە عیرفانە چۆنیە یەکێک لەو شتانەی کە لە عیرفانی ئیسلامیان زۆر جەختی لێکراوەتەوە جەنابیش ئاگاداری باسی ئەسڵی مەحەبەتە ینی یەکێک حتا هەندێک ڕەخنە لە عیرفانەگرن ئەنەم عیشق و شتە چی ئەوەنە باسەکرێ ینی لە ناو مەحەبەتە ینی مەحەبەت هەستەکەی تۆزە لە کەرامەت زیاتریش ئەڕۆ تەمان یەک نییە لەو ئەسڵانەکە لە مافی لەسەر بنیاد بنرێ بۆچی چونکە هەر ئەمێ ئەوە بڵێ مەحەبەت مەسەلەیەکی معنەویە زیاتر زۆر تەرجەمە ناکرێ بۆ هین با بڵێن بۆ کردارێکی چوارچێوەدار کە تۆ بتوانین شتی لەسەر بینا بکەیت بەڵام لە ڕاستیان لە هەندێک ڕۆ زیاتر ئەڕۆ لە کەرامەت و لە ڕێزگرتنەوەوانە چونکە خۆشەویستی ئەوەیە بەڵام ئەکرێ کەسێکیشی خۆش ببێ مافەکانیشی نەپارێزن ئەوە ژواری دەیانی تەبیعیە ئەوە ڕۆدا مثلا دایک و باوکمان جاری وایە خۆشەویستین و مافیشی نەپاراستوین ئەوە ینی شتێکی ئینە بەڵام ئەسڵی مەحەبەت ئەسڵێکی جیهانی گەورەیە و لە دینی مەسیحا مثلا تعلیمی ئەساسی مەسیح حەزرەتی عیسا سەلامی خۆی لەبێ هەرەوە بووە
لإسلامي شاء مثلا باسي محبة يحبونهم كلمة يحب ومحبة زور للقرآن بأشكراء موضوع ديارة أما العرفان زور رنياوته وإتر مثلا عرفان بشي ناس ريدو بابا عشق يعني بيزناك من لسري برو لەناو خۆشەویستیە ئایا دەرفەت هەیە بۆ ڕقڕخکاری بۆ تۆڵەسەندنەوە بۆ ئەزێدانی بەرامبەر مەگەر ئەو خۆشەویستیش ینی تەزویر بێ ینی ناخۆشەویستی نیە ئەوە مەسەلەیەکی تر باسی ئەوە کراوە کە ئینسان بەشێکە لە ئەوەی کە پێشتریش هەڵباسم بەشێکە لەو نەفخە خوایی کە خوای گەورە دروستی کردو باشە ئیتر طبعاً ئەمە لە عیرفانە مبالغە کراوە لە هەندێک ڕۆ کە پێوترە شەتەحاتی تەسەووف و عیرفان كباس اتحاد وحلول أمانة كلا وبجر الوجورة كان بلام هر لنا منظومة بدل لشوننا وتفاصيل كمخلوقات بن أوابلا مخلوقات وإنسان كان لبيجهم يعني مظهري جمال وجلال إخوان بتابتي مظهري جمال إخوان مظهري جواني إخوان باش أجر كسي خواي خوش بيه وما مضى لقى الخواب كا ودريوشي خوابه أتواني يعني جمالي خواب روشينه كجمال بشر لما جمالي خابريتيه لإنسان كان خوان ناتوانه يعني كواتب بويا عارفه كان أواني كبتايبت بيقشتون هستكي زور ناس ما ملايان كردو يسن نمونه حتما لا جنابيش هي مثلا وي من بير ما ويا كابرايا ولا سردمي بايزيدي بسطاميه بدل لو بايزيد مثلا هناك زقليبشتي ليه كان والله مثل بايزيد هو المهم كابرايك بۆ مەسیحی بووە زۆر عشقی پیشانداوە بۆ بایەزید یعنی خۆشی لە شوێنان باسی کردو ئەوانە کەسێک تراوە دیارە ئەویش دەوروبەری بایەزید بۆیە هەر کەسێکی ئاسایی بۆ پێی وتو دوی فڵان کەس باشە وەڵی تۆ هەم بایەزیدیش خۆشەوێ باسیەکەی لێرەوە و هەم خۆشە کەسێکی باشە بۆ ناوی بە مسڵمان ئەویش توی وەڵی من حەزەکەم ینی خوای ئیسلام بپەرسماتە ئەو خوایی کە بایەزید باسیەکە بەڵام من لە بینی دووشتە ماومەتەوە ئەو خوایی کە بایەزید عشقی بۆ دەرەبڕێ وەکو بڵێ خۆی کردو بە خزمەتکاری من ناتوانم ئاوا خواب پەرستم بۆیە ناوێرم بێمە پێشەوە ئەوە لەو سەریشەوە کە سەیری ئێوەمانان ئەکەم ئەوەنە شپرزن بەخوا ڕقم لەو وەکۆڵە خواپەرستی ئێوەشە لەبەرەوە ئەوەی ئێوەشم ناوێ بەڵام ئەوەی بایەزیدیشم پێ ناکرێ جا قسەکە لێرایە باز هەندێک لە توێژەران باز لەوە ئەکەن ئەو مەساحە فراوانەی کە لە ئیسلامە هەیە کە ئەتوانێ مامەڵە لەگەڵ بەرامبەر بکەوە بەرامبەر قبول کە عیرفانە مثلا تۆ لە شریعەت و فقه ئەمە نابینیتەوە شریعەت باسی جیاوازیەکانە لە ئیسلامە نوێژ ئاوایە مثلا عقوبەی فڵانشت ئاوایە بەشەکان ئاوایە ئێوە لە دینی ترا جیاوازە و قانونی وڵاتان وایە فەرقی چییە بس ئەو بەشەی کە پێوتری عیرفان و تەسەووف و ئەمانە بەوکو بڵێ لەو ئاستی کە ئێمە وەکۆڵە باسیەکەین مەساحەیەکی فراوانەیە بۆ قبولکردنی بەرامبەر و ئەوانە و باس مەولانا کراوە مثلا مەولانا جەلالەدین باسی ئەوە کرێ گەڵن کاتێ دائەنیش بەشێکی زۆر لەوانەی کە دائەنیشتن جەناب بیستوتە لە گوێیان لێ ئەگرت چێژیان لێ ئەبر مەسیحەکانی قۆنێ بوون زۆرجار سەرخۆشەکانە چوونە باشە ئەمە چییە ئەم مۆزوعە پێیان لیان پرسیون خەڵکی تر تەمان مەلاکانی تر یا مەسەڵەن واعیسەکانی تری ئەو سەردەمە هەر مسلمان لیان کەبوونەتەوە لەوەچە بەشە لە مسلمانانیش نەکار هەمووی پرسیاریان کردەوە دوێتی من قسەی دڵ ئەەکەم باسی زاهیر نییە جا ئەگەر باسی مەعنا بێ باسی دڵ بێ ئێمە هەمومان یەکین سعدی ئەڵێ بەنی ئادەم عەزای یەکدیگەرن کە دەرئافرینەش زیەک گەوهەرن هەمووی هەر یەک هێنا اینجا ئەگەر لە باسی دینی شابێ عیرفان باسی ئەوە ئیتر بەدەر لەوەی کە ئەمە لەوە چێر کەس نەزری خۆی هەبێ ئەڵێن ئەسڵ ئەوەیە کە تۆ بەرەوە خوا بچی ئەسڵ بریتیە لە گەشتن بە فەزایە کە تۆ خوا بناسی بە جوانی ڕێگەکە کێشە نییە بۆیە باسی ئەوە کراوە کە الطريق إلى الله بعدد أنفس الخلائق یا أنفاس الخلائق ڕێگەکان بۆی ئەڵێن پلۆرالیزم ئەم سەردەمازەوە لە پلۆرالیزم لە عیرفانە زۆرتر هەیە لە تا لە بەشەکانی تری ئیسلام وتر نمونە لە کوردەواریشا هەیە یعنی مەسەن کاک ئەحمەدی مفیزادە بە ڕەحمەت بێ مامۆستا سعیدی نورسی مامۆستا سعید مەسەلەن یعنی ئەبینی مەسەن ئەوانەی کە دژایەتیان کردوون کە ئازاریان داون کە دۆستەکانیان کوشتون یعنی تەنانەت سوێنیان خۆڕۆتوانە بەخوا زەڕێ ڕق و نازانم چی لە دڵمانە نێ بەرامبەریان ئاخر خۆ ئەمە گاڵتە نییە ئەمە تەکەلوف نەبوو ئەم بەڕێزانە کردویانە وانە مامۆستا سعید مەسەن بردویانەتە زۆر جار کە گیراوە بردویانەتە ناو سجنێک بە ئەنقەز سجنی چی سجنی پیا و کوژ و مەسەلەن جەردە و خەڵکی زۆر سەیر و سەمە لای وەستا حەسەنێکی تەنەکەچی مەشروب خۆر بەڵێ بەوەی بە تەقەتەقەکەی جەو عیرفانەکەی لێ تێکدا بەڵام سەرنجامی کا بە یەکێک لە نووسەرەوەی پەیامەکانی نور ئەوەندە کاریگەری لەسەر جێ هێڵێ تا
جا قسەکە ئالێرە ئەمە تەمان ئەمە چی ینی ئەمە ڕۆحێتی گەورەیەوە ئەمە ئەو شتەیە کە هەستەکەی سنووری مافەکانیش ئەبەزێنێ ینی وەکو وتمان مەحەبەت فراوانترە ئەمانەی تیژ لە خۆوەگرێ بۆیە ئەگەر بکرێ بەستر ئەوە ئەبێ ئەوم لە حەزەش بین بۆی ئێمە وەکو بڵێ هەر تعریفکەر نەبین ڕاستی مبالەغەش نەکەین عیرفانیش بە پاکێجێ وەرناگیرێ چونکە لە عیرفانیش شتی بڵێن لابەلای تێکەوتووە بۆ ممارەساتی خراپیشی تایە مەسەلەن ئەوە تەبیعیە بەڵام ئەکرێ بڵێن کۆمەڵە گەوهەری جوان هەیە لەناو عیرفانی ئیسلامیە ئێمە ئەتوانین بۆ ئەم بابەتە ئیسفادەی لێ بکەین ئەوەی کە بەتایبەت ئیقباڵ ئەگەر کاتما بێ ئیقباڵی لاهوری جەختی لێ ئەکاتەوە ئاخر ئیقباڵ عیرفانێکی تازە عیرفانێکی مۆدێرن عەرزەکە ئیقباڵ زۆر تەرکیز لەسەر خودی ئەکاتەوە ئەخریکە لە ملاحەزەکانی عیرفانی کۆن ئەوەیە کە ئەڵێن ئەوەنە باسی وەکو بڵێ خۆکوژی کراوە خۆ بکوژە ینی تۆ نەمێنیت و من فەنا ئەبمووە ئەلفەنا فی الله و مستەلح ئەساسیانەی کە لە عیرفانی کۆنا هەیە ئیتر ئینسان ذاتی نەماوە تقریبا هەستەکەی تۆش وەگوتمان لە قەبیلانە بێ وجودی نەبوو هەستەکەی ئیتر ئەمیش وجودی نامێنێ ئیقباڵ بەرامبەر بەمە حەساس بووە بەتایبەت سەردەمینەوەی ناسیوەڵێ بێ ئینسان ذاتی خۆی بچەسپێنێ نەک ذاتی خۆی لەناوبەرێ هەتا شعرێکی جوانی هەیە ئەڵێ منکری حەق نەزدی مولا و کافر است ئەڵێ ئەو کەسەی کە ئینکاری خۆ ئەکا ئینکاری حەقەکە لە لای مامۆسای ئاینی کافرە منکری خیش نەزدی من کافرتر است ئەڵێ بەڵام ئەو کەسەی کە ئینکاری خۆی ئەکا لای من کافرترە جامە زۆر مهمە قسەی زۆر لەسەر ئەم بابەتە کردووە ئەگەر ئینسان ذاتی بۆیە زۆر هین بووە زۆر وەکو عەرزم کردی زۆر حەساس بۆ بەرامبەر بەوەی کە ئینسانی ئەم منتیقەیە بەتایبەت منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ذاتیەت لەدەست نەدەن ئینسانی شکۆمەند دروستکە جا ئەمە کەلیمەیەکی مهمە شکۆمەندی بە چیە بێ بەوە بێ کە ئینسان مافی هەبێ کە ئینسان دڵ هەرچەند ئیقباڵ تەرکیزی لەسەر لایەنە معنەوەیەکە بۆ چکە عەرزمان کرد پێشتر لە عیرفانە خۆ باسی مافوش ناکرێت ئەم مافای کە لە جارنامەی جیهانی ئەوان هەیە بەڵام ئەم دیوە معنەوەی قوڵە ینی ئەگەر مەسەلەن ئیزافەیەک دینی ئیسلام هەیە بێ بۆ ئەم بابەتە حقوقی کە ئێستا هەیە لە دنیا ئەم دیوە معنەوەیە ئەوەش کە باسمان گوتمان جارنامەی جیهانی نەیتوانێەوە باسیکە ئەمە مهمە چکە خەڵک زۆر هەیە لە وڵاتانەی کە مافیشی تیا بەرجەستە بووە مافی ئازادی هەیە مافی حقوقی سیاسی هەیە مافی مەدەنی هەیە مەسەن مافی ئابووری هەیە ئەمانەی هەر هەموو هەیە بەس لە ڕووی ناخەوە ئینسانێکە هەز بە ئەبسێرتەکە ئەبسەردانی هەز بە عەبەس ئەکا هەز بە عەدەمیەتەکە هەستەکە وجودی نەماوە ئەوە ئەکرێ ئیزافەیە بێکە دین بیکە سوپاس بۆ جەنابەت مامۆساییان دەست خۆش بێ زۆر بەخێر بێ بە ئومێدەوەی تیشکێکمان قسبێتە سەر پێگە و گرنگی و کرۆکی مرۆڤ هەم لە جاڕامەی گەدونی مافەکانی مرۆڤ و ئاینی پیرۆزی ئیسلام و عیرفانیش دووبارە زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ پێوە جوانەکان بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هەتما کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەیەگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا من خواتان لەگەڵ